ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلڤیزیۆنی کۆمەڵا هاتمەتولاتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی سێشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. هێرشی میلیشیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بارەگایەکی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان. درێژەی هێرش هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژێم لە ئێران و کوردستان. بە ئامانجگرتنی ژێرخانەکانی کۆماری ئیسلامی لە چەندین هێرشی ئاسمانیدا. و بەردەوامی گوشاری هێزەمنیەکان بۆ سەر بنەماڵەی لە سێدارەدراوان. درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. بە پێی دوایین هەواڵەکان بنکە و بارەگاکانی حیزبی پارتی ئازادی کوردستان بە چەندین درۆنی ئینتیحاری کراوەتە ئامانج. بە پێی راپۆرتی گەیشت و بارەگاکان و کەمپی بنەماڵەکانی حیزبی پارتی ئازادی کوردستان لە سنووری دێگەڵا بە سێ درۆنی ئینتیحاری لەلایەن میلیشیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە کراوەتە ئامانج و بۆ هۆیشەوە زیانێکی زۆری مادی بەر بارەگاکانی ئەو حیزبە کەوتووە. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا ڕێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کەمپ و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان باش شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. هێرشی میلیشیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بارەگایەکی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان. ڕۆژی ڕابردوو لە درێژەی تاوانەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکەدا پێگەیەکی سەربازی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان لەلایەن میلیشیەکانی ڕژێمەوە بە ئامانج گیرا. بە پێی هەواڵەکانی کە پێمان گەیشتووە پێگەیەکی سەربازی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان بە 4 درۆنی ئینتیحاری لەلایەن هێزەکانی حەشتی شەعبیەوە کراوەتە ئامانج و بۆ هۆیشەوە زیانێکی زۆری مادی بەر بارەگاکە کەوتووە. شایانی باسە وەزارەتی پێشمەرگە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بە توندی دانی هێرشی میلیشیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان کردووە و جەختی لەسەرەوە کردوێتەوە کە لە ئەگەری دووبارە بوونەوەی هێرشەکان وەڵامیان دەدەنەوە. لە هەمان کادا لە بەیاننامەکەدا سەرڕای ڕەخنەی تون لە بێدەنگی دەوڵەتی عێراق ئەمەژە بە ڕۆڵی هێزی پێشمەرگە لە پاراستنی عێراقدا کراوە. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژێم لە ئێران و کوردستان. بە پێی راپۆرتەکان پێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە چەندین شار و شارۆچکەی ئێران و کوردستان لەلایەن هێزە ئاسمانیەکانی یەرتەشی ئەمریکا و ئیسرائیلەوە بە توندی بە ئامانج گیراون. بە پێم وێنانی کە بەدەستمان گەیشتووە لە شارەکانی تاران، شیراز، ورمێ، کرماشان، تەورێز و چەندین شار و شارۆچکەی دیکە سەرڕای هێرشی توندی ئاسمانی بۆ سەر پێگە سەربازیەکان و فڕۆکەخانەکانی ڕژیم شوێنی مانەوەی کۆمەڵێکی زۆر لە بەرپرسانی ڕژێم لە ناوچەکانی نیشتەجێبوونی هاوڵاتی مەدەنی بە ئامانجگیراون. لە هەمان کاتدا هەندێک راپۆرت ئاماژە بە دابەزینی بەرچاوی هێزە سەربازی و موشکی کۆماری ئیسلامی دەکەن. بە ئامانجگرتنی ژێرخانەکانی کۆماری ئیسلامی لە چەندین هێرشی ئاسمانیدا لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیە سەربازیەکانی ناوچەکە دوو دامەزراوەی گرنگی کۆماری ئیسلامی لە چەندین هێرشدا بە ئامانج گیراون. بە پێی دوایین هەواڵەکان دامەزراوەی پترۆشیمی ئەسلویە و هەروەها پاڵاوگەیەکی شاری تەورێز کە لەسەردا 85 هەناردەی پترۆشیمی کۆماری ئیسلامیان دابین دەکرد لە چەندین هێرشی ئاسمانیدا بە چڕی بۆردومان کراون و زیانێکی زۆریان پێگەیشتووە. هەروەها سەرۆک کۆماری ئەمریکا و بەرپرسانی ڕژێمی ئیسرائیل جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە لە ئەگەری ڕێک نەکەوتن لەسەر و خاڵانەی کە ئەمریکا دیاری کردووە هێرشەکان فراوانتر دەبنەوە و هەموو ژێرخانەکانی ڕژێمیش دەبنە ئامانجی سەرەکی. بەردەوامی گوشاری هێزەمنیەکان بۆ سەر بنەماڵی لە سێدارەدراوان. بە پێی راپۆرتی گەیشت و تەرمی بەندکراوانی لە سێدارەدراو لە ڕۆژانی ڕابردوودا هێشتا لەلایەن ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیمەوە ڕادەستی بنەماڵەکانیان نەکراوە. بە پێی هەواڵەکان سەرڕای گوشاری توندی ئەمنی بۆ سەر بنەماڵی لە سێدارەدراوانی ڕۆژانی ڕابردوو هێشتا تەرمی محەممەد ئەمین بیگلەری، شاهین واحد پەرست و ئەمیر حسێن حاتەمی ڕادەستی بنەماڵەکانیان نەکراوە. لە هەمان کادا بنەماڵەکانیان لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە هەڕەشەیان لێکراوەکە پێویستە هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکان بکەن تاوەکو تەرمەکانیان ڕادەست بکرێتەوە. دەست بەسەرکانی بەربڵاوی هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا چەندین هاوڵاتی لە شارە جیاوازەکانی ئێران لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە.
بە پێی دوایین راپۆرتەکان و هاوڵاتیانە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندەمنیەکانی ئەمریکا و ئیسرائیل کۆکردنەوەی زانیاری لە پێگە هەستیارەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و ناردنیان بۆ میدیاکانی دەرەوەی وڵات و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات لەلایەن هێز ئەمنیەکان و دەست بەسەر کراون و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کراون. شایانی باسە کاوی دوێی دانپێدانانی زۆرە ملەی چەندین هاوڵاتی کە دەست بەسەر کراون لە میدیاکانی سەر بە ڕژێمدا بڵاو کراوەتەوە بە تەواویش بە پێچەوانەی یاسا نێودەوڵەتەکانی مافی مرۆڤە. بەشداری هێزەکانی حەشدی شەعبی لە خاڵە پشکنینەکانی شاری تاران بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتون هێزەکانی حەشدی شەعبی بە مەبەستی بەرزکردنەوەی کەشی توندی ئەمنی لە ئێران بەشداری بەرپاکردنی خاڵەکانی پشکنین لە شاری تاران بوون. بە پێی هەواڵی گەیشتوو سەرەڕای بەشداری و هێزانە لە خاڵە پشکنینەکاندا بەشداری ئۆپراسیۆنە ئەمنیەکانیش دەکەن بە مەبەستی دەست بەسەرکردنی هاوڵاتیان و هەندێک راپۆرتیش ئاماژە بە دەستەوەگرتنی هەندێک ناوەندی سەرەکی لەلایەنەوە هێزانەوە دەکەن. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە هێزە میلیشیایەکانی کۆماری ئیسلامی لەژێر ناوی یارمەتی مرۆیی ڕەوانەی شارەکانی ئێران کراون و یارمەتی سەرکوتی ناڕازیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەدەن. درێژەی ئۆپراسیۆنەکانی ئەرتەشی ئیسرائیل لە لوبنان بە پێی دوایین هەواڵەکان لە چەندەمین ڕۆژی بەردەوامی هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەرناوچەکانی باشووری لوبنان چەندین پێگەی هێزەکانی حیزبوڵڵای لوبنان لەناو براون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ژمارەیەکی زۆر لە ژێرخانەکانی هێزەکانی حیزبوڵڵای لوبنان لە ئەنجامی هێرشی زەمینی و ئاسمانی ئەرتەشی ئیسرائیلدا لەناو براون و هەروەها ئەرتەشی ئیسرائیل سەرەڕای چەندین کیلۆمەتر پێشڕەوی لە نێو خاکی لوبنان جاخت لەسەر بەردەوامی ئۆپراسیۆنەکەی دەکاتەوە. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە پردەسەرەکیەکانی باشووری لوبنان لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە بە توندی هێرش کراوەتە سەریان و لە ناوچوون. هۆشداری توندی سەرۆک کۆماری ئەمریکا بە ڕژێمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا لە کۆبوونەوەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوە کرد کە لە ئەگەری ڕێگنەکەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی هەموو ژێرخانەکانی دەبنە ئامانجی سەرەکی. بە پێی هەواڵەکان ناوبراو ئاماژە بەوە دەکات کە لە گەری دەستڕاگەیشتنی کۆماری ئیسلامی بە چەکی ئەتۆمی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاز لە ناو دەچێت و هەروەها جەخت لەسەرەوە دەکاتەوە کە لە ئەگەری ڕێگنەکەوتنیان لەگەڵ کۆماری ئیسلامی هێرشێکی بەربڵاو بۆ سەر ژێرخانەکانی ڕژێم دەست پێ دەکات. لە هەمان کاتدا ناوبراو لە کۆبوونەوەیەکدا ئاماژە بە ڕۆڵی گرنگی هێزە کوردیەکان لە ناوچەکەدا دەکات و بە پێویستی دەزانێت کە هێزە کوردیەکان بەشداری شەڕی ناوچەکە نەکەن. هەروەها سەرۆک کۆماری ئەمریکا سەرەڕای دەستخۆشی لە هەرێمی کوردستان بەهۆی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت پشتیوانی خۆی لە بەردەوامی ئەو پرۆژەیە ڕادەگەیەنێت. بەیاننامەی یەکێتی ئەوروپا دژ بە بەردەوامی شەڕ لە ئێران. ڕۆژی ڕابردوو لە درێژەی بەرزبوونەوەی ڕێژەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە یەکێتی ئەوروپا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک خوازیاری کۆتایی هاتنی شەڕی ناوچەکە بوو. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ژێرخانەکانی ڕژێم لە ئێران زیانێکی زۆر بە خەڵکی مەدەنی دەگەیەنێت و پێویستە دەستبەجێ هێرشەکان کۆتایی پێبهێنرێت. لە درێژەی بەیاننامەکەشدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە لە ئەنجامی هێرشەکاندا خەڵکی مەدەنی زۆرترین زیانیان بەردەکەوێت و تاکە ڕێگای کۆتایی هێنانیش بە قەیرانەکان دیپلۆماسی و دیالۆگە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.